گەڕانەوەی تەرمی سارد و سڕی هۆگر ئاسۆی 21 ساڵانە لە لیبیاوە بۆ نێو کەسوکارەکەی و زێدی خۆی لە حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕین هاوڕێکانی بەجلی ڕەشەوە هاتوون لەسەر گۆڕەکەی ماتەم دەگێڕن. یەکێک لە هاوڕێکانی کە لە زیندانی لیبیا لەگەڵ هۆگر بووە چیرۆکی گیان لە دەستدانی دەگێڕێتەوە و دەڵێت هۆگر بەر لەوەی گیان لە دەست بدات بانگی کردووە و بە ئاماژە پێی وتووە سەری بۆ بشێلێت. کەسوکارەکەشی دەڵێن بەرپرس و پاسەوانانی زیندانەکەی لیبیا بە بەرپرسی گیان لە دەستدانی دەزانن. ئەگەر بەیانەکەی هەستام برادران جەماعەتی خۆمان هەموو خەوت بوون هۆگر بەخەبەر بوو ئەگەر چوو بووم پاڵیدا بووە هەر بە عەرەکە قسەی دەکرد نەیدەتوانێت قسەی بکە ئاوایە چکر ئەمنیش تێگەیشتم گوتم سرد بۆ بشێلم ئەویش ئاو هەر بە عەرەکە بەسەر سرم بۆ شێلا و پێم گوتم دوای ئەگەر پۆلیسەکە هات پێی دەڵێن بتباتە دەرێ هەر چۆنێکی بە زۆری بێ دەبێت بتباتە خەستەخانەی. ئەویش دیار بوو برادرانی دیکە برویان بەڵام پۆلیسەکە هێنابووە ژوورێ بەمەی گوت پۆلیسەکە بەمەی گوت دکتۆر نییە دکتۆر نییە هەتا سەعات یەک دکتۆریشی لێ بوو بەس نەیان دەبرد ئەوێ بە پێی بارودۆخەکە سەرما بوو نەخۆشکەوت کاکۆگر نەخۆشکەوت ئەگەر نەخۆشکەوت قوڕگی دڕابوو ئا بریندار بوو ماکەڕۆنیشمان بۆ داهات دوو جەمە بەس ماکەڕۆنی بوو کاکۆگریش پێی نەدەخورا لەگە پێی نەدەخورا مەناعی زیاتر دادەبەزی هیچ وزەیەکی لە قەلبیدا نەبوو هەتا نەیدەتوانی بژڕوە بێعیلاجیش بوو هۆکارەکەی بێعیلاجی و بێنانی بوو. حکوومەتی لیبیای بەرپرسە لەو گیان لە دەستدانی ئەو کوڕی لەبەرەوەی ئەوانەی بەرپرسی سزنەکەی بوون ئەوەی دەگەڵیدا بوون بانگیان کرد وەکتیانە وەرە کاکە ئەو کوڕە بەڕۆعەوەیە نەخۆشە بیبەنە خەستەخانەی ئەوان جواب بداونە وەکتیانە لێی گەڕێگەر مرد دەیبینە دەرێ. سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکان دەڵێت لە ئێستادا نزیکەی 55 کەسی دیکە لە لیبیا و تونس و بولگاریا دەستگیر کراون کە خەڵکی هەرێمی کوردستان و تاکو ئێستا چارەنووسیان نادیارە. نزیکی 85 کەس بەو دوو نەفەرەی دوێنێ شەو لە فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر دابەزیون لە تونس گەڕاونەتەوە 85 کەس لە وڵاتی تونس گەڕێنراوەتەوە. ئەوەی کە ماوەتەوە 25 زیندانی ترمان ماوە لە وڵاتی لیبیا و نزیکی 20 کەس لە وڵاتی تونسا و 7 کەسمان لە وڵاتی بولغاریایە 2 کەسمان لە ئەرمینیایە و دانەیەکمان لە ئەرمینیایە. تا دێت قوربانیەکانی ڕێگای کۆچ و پەنابەری لە ئیدارەی ڕاپەڕین زیاتر دەبن. دەسەڵاتدارانیش خەمسارد و بێباکن. دوایین قوربانیش هۆگر بوو. ئەو لەگەڵ هاوڕێکانی بۆ بنیادنانی ژیانێکی خۆشتر کۆچی کرد کەچی دوای ئەوەی ماوەیەک لە لیبیا دەستگیر دەکرێت تەندروستی تێک دەچێت و گیان لە دەست دەدات. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام حاجیاوە.